بەناوی خی گەورە و میێرەبان ئازانم سڵاوتان لێبێت لە ڕۆژێکی نوێی گەشتی شیکاری وەرچی بەوەی بەڕێز و خۆشەوی شاد دەبمەوە کە ئەمڕۆ یەکێکە لە ڕۆژە ناوازەکانی ساڵ بۆ بینەرانی فوتبۆڵ بۆ بینەرانەی کە لە سەیری یاری تۆپێ دەکەن و سەرقاڵم بە قسەکردن لەسەر تۆپی پێوە سەرقاڵم بە تەماشاکردنی تۆپی پێ ئەمڕۆ یەکێکە لەو ڕۆژە تایبەتمەندانە بە هۆکاریەوەی کە خەڵاتی گۆڤاری فرانس فوتبۆڵ کە بریتێ لە تۆپی ئاڵتون یاخود باڵندۆر دابش دەکرێت و وەتیدا براوەی ساڵی 2023 دیاری دەکرێت کە کام یاریزان باشترینی ساڵی 2023 بۆ کەوک پیشێمیشەی ئەم خەڵاتە بەم جۆرە دابەشەکرێت. ئەمە بەشێک دەبێت لە تەوەری بەرنامەکەم، بەڵام سەرەتا لە دێربی مانچستەرەوە دەست پێ دەکەم و باس لە شکستەکەی تینهاگ دەکەم و باس لە شکستەکەی مانچستەر یونایتد دەکەم بەرامبەر بە مانچستەر سیتی و باس لە ئەو شێوازە دەکەم کە شەوی ڕابردوو جۆسێپ پێپ گواردیۆلا ئەنجامیدا بە تایبەتی بە هەریەکە لە ستۆنز و ڕۆدری کە لە پلانی یاریکردنەکەیە گۆڕان وەکو یاریزانی پشتی هێرشبەر وەکو پلەیمیکەر وەکو یاری دروستکەر وەکو یاریزانی بەرگریش دەرکەوتن کە بەڕاستی من شەوی ڕابردوو پێم وایە گواردیۆلا کارێکی زۆر ناوازەی بە ستۆنز و بە ڕۆدری جێبەجێ کرد کە بەڕاستی سەرسام بووم پێیان. گواردیۆلا شەوی ڕابردوو لە ڕوبەڕبوونەوەی مانچستەر سیتی گەڕایەوە سەر هەمان پێگاتەی پێشووتری لەگەڵ گەڕانەوەی یاریزانە پێکراوەکان هێدی گەڕایە سەر پلانی 3-2-4-1ەکەی خۆی ئەو پلانەی کە وەرزی ڕابردوو نازناوی چامپیۆنز لیگ و خولی ئینگلیزی و FA کەپ و دواتریش سوپەری ئەوروپاشی پێدەسەبەر کرد. ئەمە گەڕانەوەی گواردیۆلا بوو پێ و پێگاتێ لەگەڵ چیا لەگەڵ گەڕانەوەی یاریزانە پێکراوەکانی کە من دەستکەوتێکی ناوازە بوو. باسکردن لەگەڵ سیتی ڕەنگە گەر باسیکەی بەرنامەیەکی تاوامانە بێ، بەڵام لێرەدا من باسەکە بۆ دەبەمەوانێ مانچستەر یونایتد شەوی ڕابردوو زۆر بە خراپی بەرامبەر بە سیتی دەرکەوت کە دەڵێم خراپ ئاساییە بەرامبەر بە مانچستەر سیتی بدۆڕێ، نابێ هیچ کەس ڕەخنە لە خودی مانچستەر بگرێ بەرامبەرەوەی بەرامبەر بە مانچستەر سیتی بدۆڕێ، بۆ لەبەرەوەی جیاوازیکی زۆر هەیە لە نێوان سیتی یونایتد، لەبەرەوە جیاوازیکی زۆر هەیە لە کواڵیتی یاریزانەکانی سیتی یونایتد، جیاوازیکی زۆر هەیە لە ئەزمموی ڕایەنەری سیتی و ڕایەنەری یونایتد. هەموو ئەمهانە حەقە بە مانچستەر یونایتد. یعنی ئێمە باس لە دوو تیپەکەین، ئەمە جیاوازیەکەیانە. ناکرێ من ئەمە بەم جیاوازی دانیشتمەم بەراوردکاری بکەم بێم ڕەخنە لەمە بگرم بڵێم بۆ ناگەیتەوە بەو ناگاتەوێ ئەمە جیاوازی ئەمە حاستەکەی. بەڵام کێشەکە لە چیدا؟ ئاساییە خراپ دەرکەوی، ئاسایی یەشکست بینی بەس نەک بۆ جۆرە. بۆ خۆیمە باسی یەکەم شکستی مانچستەر یونایتد ناکەین کە ئێستا باس لە شکستی مانچستەر یونایتد دەکەین. باز لە شکستی تۆتنامەکەین، باز لە شکستی ئەرسناڵەکەین، باز لە شکستی کریستال پالاسەکەین. ئەمە سیتی شیاتە سەر. ئەم بارودۆخە نەخوازراوە بۆ مانچستەر یونایتد. ئەم بارودۆخە بۆ تینهاگ نەخوازراوە. پێکانە دێ بەڵێ پێکانە دێ. بەڵام ئایا ئەم تیپە وەکو یاریکردن کێشەی هەیە یاخود کێشەی نییە؟ بەڵێ کێشەی هەیە. مانچستەر یونایتد غیابی کاسمیرۆ دروست بووە، ڕەخنەکان لەسەر کاسمیرۆ بوون، ئێستا کاسمیرۆ نەماوە کوا هێرش دروستکردنی ئەم تیپە. ینی مانچستەر یونایتد تەنها هێرشی هەڵگەڕاوی هەیە، تەنها لە هەڵەی تیپی بەرامبەرەوە دەتوانێت هێرشێکی منەظەم ڕێک بخە. وەکی تر تینهاگ لەسەر ڕێگەکە هەستەکەم لایدا و وەرزی ڕابردوو مانچستەر باشتر بوو. من هەمیشە ئەوم دوور دەخسەوە لەوەی کە بڵێم مانچستەر یونایتد ئەنجامەکانی وەرزی ڕابردوو با نەڵێم هەمووی لە ئەستۆیەوەیە کە لیڤەرپوڵ و چێلسی و تۆتنام خراپن، بەڵکو مانچستەر شێوازێکی یاریکردنی دامەزای، بەڵام ئێستا وەرزە وەش نابینی، ئەم وەرزە وەش نابینی. بۆیە تینهاگ بەرپرسیاری یەکەمە لەم شکستەی مانچستەر یونایتد. ئەگەر هەر نەبێ ئێمە وڵڤەرهامپتنمان هەیە لەگەڵ سیتی یاریکرد لە ناو وڵڤزە. خۆ یاریزانەکانی وڵڤەرهامپتن بین مقارنە بکەین بە مانچستەر یونایتد
جیاوازێکی زۆرێ من ناڵێم وەرە وڵڤز و مانسەرەتیت پێکەم مقارنەکە طبعا هەر ئەگەر ئەم مقارنەیە بکەم هەڵەکەی لەوەیە هەر مانچستەر سیتی بە نمونە وەربگرم کە لەگەڵ مانچستەر یونایتد داریەکە بە گوژم و بە هیوایەکی تر یارێکا کە وەک لەوەی کە لەوەگەڵ وڵڤز یارێکە جیاوازی زۆرە لەمە بەڵام هەر نەبێت مانچستەر دەبێت بە جۆرێک ڕوبەڕووی مانچستەر یونایتد بێت مانچستەر سیتی بێتەوە کە لەگەڵ شکوێمیانەیە یەک بگرێتەوە وەرزی ڕابردوو بردنەوەیەکێنە لە ناو یاریگا ئۆڵترافۆردا کە هەمومان دەزانین ئەم بردنەوەی چۆن بەدەسا و ئەم وەرزەش ئەوە تا سیتی بردیەوە لەسەر ئەو لێدانە سزایی کە لەسەر مانچستەر یونایتد گیرا تاوان زۆر هاوڕێ ئەمە لێکێنەوە بەچی لێکێنەوە بە لێدانە سزاکەی بەرشۆنەوەی چوامینی من نەپێتەڵێمەوە پەنارتیە نەپێتەڵێم ئەمە پەنارتی نییە لەبەرەوەی ئەمە ینی چەند جار لە بەرنامەیەم نەمەم بۆ باسکردو نەتوانێت ئەمە پەیوەندی بە بڕیاری ئەو حەکەمەوەیە کە یارێکە بەڕێوا بە هەنێ داوەریکەن بە پەنارتیێنێ داوەر نایکەن بە پەنارتی ئەمە یعنی شتێکی ئاساییە هەر یەکەم و بەڕێری خۆی پێکە نایکا بە پەنارتی ژم بەڕێری خۆی پێەکەیکا بە پەنارتی شتەکان جیاوازیکی زۆریان هەیە ینی حاڵەتەکان چی بێ و چۆن بێ و چۆن نەبێ بەڵام باز لەوە دەکەم لە بەراوردکاری کە و دوو حاڵەتەیە بۆ توی بینەر بۆ نمونێسە بەشێکی لاندەران پێیان وایە ئەمەی مانچستەر سیتی کە پەنارتی بوو تەواوە بە یاسا و بە قانون بە هەموو شتێ 100% پەنارتی بوو ئەبوایە ئەوەی بەرشەلۆنەش بکرا بە پەنارتی من حەکەم نیم بڵێم 100% ئەم قسەی تۆ وایە بەڵام ئەمە بەشێکە لە گومانەکان بەڵام گومانێکی دیکەش هەیە بەرەیاندەرانی مانچستەر یونایتد و بەرەی واقعێکی دیکەی تۆپی پێ ئەو لێدانە سزایی بۆ مانچستەر سیتی هەژمار کرا لەم یاریەدا لە سەرەتادا لێدانێکی سزای دروست نەبێت من ناڵێم دروست نیاڵم لێدانێکی سزای دروست نەبێت لەبەری بەشێکیش لە داوەران پێیان وایەوە لێدانی سزا نەبوو کە بۆ مانچستەر سیتی گیرە یعنی شیکاری ئەو دوو حاڵەتە بەو دوو جۆرەیە لە ئەگەراتیەوەی ماوەتەوە کە لێدانی سزا بێردووکیەوە لە ئەگەراتیەوە ماوەتەوانێک کە هەڵەکە ئەوە بێ ئەوەی مانچستەر سیتی کە کرا بە لێدانی سزا هەڵەیە بۆ بە دیوی شتریژەوەی بەرشلۆنە هەڵێ ینی قەراری مطلق نییە لەسەرەوەی کە بڵێ 100% کام حاڵەتیان ڕاستە ئەویان کە نەکراوە بە پەنارتی یا ئەمایان کە کراوە بە پەنارتی ئەمە لەسەر ئەو ڕووداوی کە ڕوویە وەکو خودی مانچستەر ئەمساڵ لەگەڵ تینهاگا هێدیە دیواریزانە پێکراوەکان دەگەڕێنەوە شەو مۆنتیش بەشداری کرد و وردە یاریزانەکانی دیکە دێنەوانێت تەنها پێکانەکەی مارتینێز ماوەیەکی زیاتر درێژە دەخایەنێت و دڵنیاش بن لەوەی مانچستەر یونایتد لە مەرکاتۆی زستانە دەبێت جارێکی دیکە بەشداری مەرکاتۆ بکاتەوە چونکە سانچۆ ئەو لەم تیپە تاو دابڕە دەبێت بەدیل لێم یاریزان نەبێنەوانێ مانچستەر بەم جۆرە وەرزەکەی پێبەڕێ ناکرێت توانم بڵێم مانچستەر یونایتد لەبەردەم بەڕێکردنی یەکێک لە هەرە خراپترین وەرزەکانیا بێ لە وەرزەی پریمەر لیگ کاردانەوەیەک ڕوودەدا بەرامبەر بە یونایتد کە قبول نەکراو بێ کە جێگەی ینی شەرمنانە دەربکەون چونکە ئەم تیپە لەسەر ڕێی ئەوەیە کە بەشداری هیچ پاڵەوەنتێکی ئەوروپی نەکە بەشێک لە ئەندەران سەر ڕەنگە پیان و ئاسایی بە بڵێن چێلسی وەرزی ڕابردوو بەشداری چامپیۆنز لیگ و پاڵەوەنتی ئەوروپی نەکڕۆقی چەکەبام ساڵیش مانچستەر نییە یا ئارسناڵ نەکە لە ئینگلتەرا ڕاستە ئارسناڵ هاندەرێکی بەرچاوی ڕاستە تیپیشی دیاری ئینگلتەرا بەڵام لە ئینگلتەرا دوو تیپ زۆر جیاوازن دوو تیپ زۆر تایبەتمەندن دوو تیپ هەمیشە دەبێت قورس بن لەڤەرپۆڵ و مانچستەر یونایتد بۆیە قوبوڵ ناکرێت لە مانچستەر یونایتد بەو جۆرە بێت قوبوڵ ناکرێت لە هەندەرەکانی مانچستەر یونایتد قوبوڵیان نییە تیپەکان بەو جۆرە بێت قوبوڵیان نییە مانچستەر سیتی یا شاریان لە چەندین ساڵە بەم جۆرە پێشیان بکەون ئەمە قوبوڵ نەکراوە ئەتر لە کۆتاییە بەلابردین لە ماڵی گەلزلەر بەڕێوە چێ یاخود قوربانەکە دیسانەوە دەبێتەوە بەڕانەر ئەمە بابەتێکی ترە بەڵام مانچستەر یونایتد لە دۆخێکی خراپایە و لەبەردەم ئەوان کە خراپترین ئەنجام بۆ مانچستەر یونایتد دەسەبەر بکرێت لەوەی کە بەشداری هیچ پاڵەوەنتێکی ئەوروپی نەکا بۆیە تینهاگ دەبێت زوو بە فریای خۆی بکەیە کەمترین خاڵ لەماوە لە دەستبات تا مەرکاتۆی زستانە بەوە لە مەرکاتۆی زستانە ژیرانەتر و وریاترانە مەرکاتۆی خۆی ئەنجام دەبا جا دێمە لای بەشێک لە کۆمنتەکان و بە هاوڕان فۆتۆکەمان بۆ بگۆڕن بۆ باڵۆن دۆر ئێستا ئێمە باس لە باڵۆن دۆر دەکەین
بەڵام ڕاستەوخۆ کاکە زەوەر حەمە عەزیز دەڵێ یاسا حکومەکان نەک مزاج یاساش مرۆڤ حکمیەکە یاساکە نییە یاساکە پێتەڵێ ئەڵێ ئەم حاڵەتە وایە وایە من بە یاسا لە یارەکەی بەرشەلۆنە و غەرناتاتون پێ دەڵێ مەڵێم یاساڵێ ئەم تۆپە ئەبێ بە ئۆفساید کابرا یاسای قوبوڵ نییە ئەڵێن نەخێرەمە ئۆفساید نیە لە بەروی تەداخلی تۆپەکەی نەکردووە یاسا بۆ جۆراڵێ بەڵام ئەوە ئەو کەسێ مرۆڤە لەوەی یاساکە بەم جۆرە چۆن لی تێگەم یاسایەک هەیە بەڵام ئەم یاسایە چێ بۆ چی باسەکەی تۆ بۆ مرۆڤی باسەکەی کە بۆ مرۆڤی باسەکەی چێ تەطبیقەکە مرۆڤ تەطبیقەکە لەبەرەوە بۆی هەیە یاساوەکو خۆی جێبەجێ نەکرێ هەموو کاتێ لە تۆپی پێ ئەمە با وەڵامێک بێ بۆ تۆی ئەزیز کاگابت کوردی ژە بڵێ مێسی کەسێ دی هەژێ باڵندۆرە نینە دەچمەوە سەرەوە بەس مشکلە لە مەزاجیەوە کە دێنە ناو بەرنامەکانەوانێ بەپێی پێویست ئێستا لەگەڵ ما بە باسی و حاڵەتەشە بۆ دەکەم باسی باڵندۆریش دەکەین کاکتواناڵێ قسەکەی زیداناتە دی ساڵی 2010 میسیەش باڵندۆرە بە نازانم ئاگام لەو قسەیە نییە کاک کوڕەزراری ئەڵێ من پێم وایە مێسی شایستەی باڵندۆر نییە خراپی ئاستی چیمیچ بەڕای تۆ بۆچی دەگەڕێنەوە پێ دوانیە تۆخێڵەکار بێت بەروەڵا 100% تۆخێڵ هۆکارە لەبەری هەموو بەرپرسیارەتی باری مونیخ لەسەر شانی کیمیچە کاگەرژیان دەستی تۆش خۆش کاگاوڕێڵێ بۆ لە هاالاندا کاک زمناکۆڵە کەسی تر جگە لە میسی شایستە نییە کاگەردەڵان ئەڵێ ڕسوابوونی تۆپی پێ هیوادارم تۆپ پێ لەمە زیاتر ڕسوانە بێ کاکتواناڵێ مێسی لامان شایستەترە جوان خان بەخوا من پاکانە نە بۆ یونایتد دەکەم نە بۆ ڕۆناڵدۆ یەکەم نە بۆ سیتیەکەم بەڵام جارێ ڕاستیەکەی ئەڵێم دواتر ئەچمە سەر واقعەکە دواتر ئەنجە بارودۆخەکەی تر دەست پێەکە تۆ لەمایانە بەدڵە نییە لەو لاشەوە ئەگەر من یەکسەر بچمە سەر ڕەخنەکان دەریشمان سەرایەتت بەدڵ نییە لەبەرەوە دڵنیا بن لەوەی من خۆم ئاراسی بەرنمەکە دانێم کە چۆنێکم و چۆن باسی باشەکانێکم چۆن باسی خراپەکانێکم حەق بە خۆم نایم تاگلانە کەتی پێ دۆڕام بێم هەردیوی ڕەخنەکەی بگرم نە ئەبێ باسی باشەکانیشی بکەین ناوانێ ئەبێ ئەبدەیتێکی باشەکانیشکەین بۆ هەموو حاڵەتەکان نەر بەو جۆرە بێ کاک بڕواجیان قوربانت بم بەخوا کاتەکەی بەو نەشی ینی ماندوێتی زۆرم تووشەکات ئەزیزی کاک مەسوور دەڵێ مێسی 2009 بردێسە چۆن نایبە وڵات جوان خان کاسمیرۆ مانسەرەتت خۆی ڕەخنەی لێگرێت لە بەرەوەی ئەمساڵ باسێکی زۆر خراپەوە دەرکەوتووە و چەندین یاری هۆکاری خراپی تێکچوون یاری مانسەرەتی بووە گەر چێمپیەکانی دواییش کاریگەری لەسەر کاسمیرۆ دروست کردو بەڵام هەموو یاریزانێک ساتەوەختی باشیە ساتەوەختی خراپی ئەگەر تۆ پێ دوای هەموو یاریزانێک کامەڵە و هیچ کاتێک خراپ نیە نا دڵنیا بەلەوەی تۆپی پێ بەو جۆرە نییە کاک هەمانجەڵەیە تینهاگە بۆیە هەرزوو دەرکرایە کاکەسان وڵایی ئەوە کەوتۆ سەر خودی تینهاک بەخوا من نەمعجیبم پێی نە سەرسامم پێی و نەخۆشیشمەوێ لەبەرەوە کەوتۆ سەر تیناکەی واز لەم شێواز یاریکردنێنێ من ئەسڵەن ئیمان ینی وەکو خوێندنەوەی یاری وەکو بابەتانە من تینهاک وەکو ستایلی یاریکردن تەنها شتێکی تەقلیدی بینیوە شتی تەقلیدی ینی شتێکی بەو جۆرە گەورەیەم نەبینیوە کاگرابرە لە سەرسامم بە سۆبۆسلای کاگەزاوەر جوابم مایتەوانێ ئەم ساڵ سیتیە و کاسەکانە با کاگاوڕێواڵێ کاگڕەواڵێمان سەر دەرونیان ئامادە نییە کاکە شاخەوان باسی هێزیمان سەرسیتیەکە باڵندۆرەکانی 2010 2014 2010 ئەو ئێستا لەگەڵ کاکەتەنیا لەسەرەوە باسێکمان لەو مۆندیالانە کرد ئێستا باسێکی لێکن لە بەرەوەی پێکەوە تۆزێ لە بارودۆخەکە ورد بووینەوانێ باش باس لەوەیە میسی بۆ شایستە نییە شایستەی کاک محەممەد میسی بەش شایستە نییە هالاند شایستێ چونکە فەڕەنسا 2010 مۆندیالی برد نامدام با من سەرەتا لەو تێبینیانەوە دەست پێ بکەم کە لەسەر خودی باڵۆندۆر هەیە یعنی من ئێستەشی لەسەر بێ هەمان قسەی خۆم دووبارەکەمانێ ئەگەر بێت و تۆ بڵێ
خەڵاتەکە دەدەیتە مێسی بڵێ ئەمە لە بەرامبەرەوەی تۆ باشترینی ساڵی 2023 بووی من ئێستا ژێڵەمەوە مێسی شایستنی بەڵام کاتێ دۆدی خەڵاتەکە دەدەیتە مێسی بەرامبەر و ئاستە بەرزەی لە مۆندیالە پێشکەشی کرد و سەرکرداتی ئەرژەنتینی کرد بۆ بردنەوەی نازناوی مۆندیال 100% مێسی شایستەی بردنەوەی خەڵاتی باڵۆندۆرە مەیجم ناقەشێکی تان خاڵێکی دیکە کە باسی بکەین ینی چەند جار باسم کردو و شەوی ڕابردوش ڤیددیوەکم بۆ بڵاوکردنەوە باسم کرد ئەم جارەیان 100 ڕۆژنامەنووس دەنگ دەدات تۆ منطقی تیانە لە ڕیزبەندی یەکەم تا سێمی هەڵبژاردەکانی جیان دانیشتن دیاریکەن لەوەی کە کێ دەبێتە براوەی خەڵاتەکە تۆر بێ ڕەخنە بگری ئەمە بابەتێکی نامەنتقیە سەبارەت بە مۆندیالەکانی 2002 2014 و 2010 چەندین جار من باسم لەوە کرد وتومە ڕقم لە خەڵاتی تاکە کەسیە لەبەر ئەوەی کە چییە دەنگدانیش لە ڕێچیەوە لە ڕێ عاتفۆیە نمونەی میسیم بۆیە ناویتەوە نمونەی ئارداتورانم بۆیە ناویتەوە نمونەی کریستیان ڕۆناڵدۆم بۆیە ناویتەوانێ کامانەمووی بە عاتف دەنگێن ئەمە یا بە ڕەفیقەکەی خۆی ئەمە یا بە برادەرەکەی خۆی نیمارە یا بە میسی یا بە نیمارەها شتەکان زۆر تێکچوون چەند جار واسیەوە بۆکردن ڕۆناڵدۆ و باشنی یاریزانی جان یەکەم ڕامۆسی دیاریکرۆ دوم تۆنی کرۆسی دیاریکرۆ CMPP ئەمە دەنگانەکانی کریستیان ڕۆناڵدۆ بۆ کاتێک کە کاپتنی پورتوگال لە ڕیال مەدرید دیاریەکە ئەم دەنگانە بەجددی یعنی دادپەروەرانە نەبوو ئەم دەنگانە شایستەبوونی دەرناخست ساڵی 2002 چواردە و هەژدە بۆ براوەی مۆندیال کاریگەری نەبوو لەبەرەوەی ئەوانە دەنگیان ناوە لەبەرەوەی کاپتنی ئەرجەنتین کە مێسی بۆ ماسکێرانە باتۆ بە دڵی خۆی دەنگیاوە کاپتنی هندستان بە دڵی خۆی دەنگیاوە کاپتنی مۆریتانیا دوو یاری میسی نەبینیەوە بە دڵی خۆی دەنگیاوە کاپتنی مۆزەمبیق دوو یاری ڕۆناڵدۆی نەبینیەوە بە دڵی خۆی دەنگیاوە ڕاهێنەرەکانیان عینن شتێوە ڕەنگە ڕانەری تیا بوو بێ لە قولی و فولی تۆپی پێ حاڵی نەبوو بێ هاتبێ دەنگیا بێ هاندەرە بە عاتفی تو خۆی دەنگەیە بۆ نمونە تو هاندەری میسی دەنگیاوە بە میسی و هاندەری ڕۆناڵدۆی دەنگیاوە بە ڕۆناڵدۆ کابرا دەنگی نەیەوە بۆوانی مۆندیال زۆرینەی تۆپی پێش بتێ و نەتێوە دوو جەم سەرن مێسی کریستیانۆ ڕۆناڵدۆ وەکو هاندەر بوون ئیلا ئەفزەڵێتی چی ئەفزەڵێتی میسی ڕۆناڵدۆ هەیە ئەمە سایە 25 دەنگانی دیاری کردووە کاپتنی هەڵبژاردەکان بە مەزاجی خۆی دەنگە ئەوش سایە 25 دیاری کردووە ڕاهێنەری هەڵبژاردەکان تا حدێک دەنگەکانیان لۆژیکیە لە ئەویش هەر لایەنگریتە ئەمەش سایە 25 بە ڕۆژنامەنووسانیش سایە 25 بن یعنی ئەمە پێوەرەکانی هەڵە بوون نادادپەروەرانە بوون بۆیە ئەمە وەڵام بێ بۆەوەی بەڕێز لە مۆندیالەکانی 2002 2014 و 2010 لەبەر ئەمە براوی مۆندیالەکە نەبۆتە براوی باڵۆندۆر بارودۆخەکە ئەبە و جۆرێ ئەم جارەیان جیاوازە سەبارەت بەوەی مۆندیال لە 2022 کراوە بۆچی لە 2023 خەڵاتە فرانس فوتبۆڵ هەر خۆی پێشتر وتی گۆڤاری فرانس فوتبۆڵ لە کاتی ڕاگەاندنی دان بە خەڵاتەکەی بنزیمە ئاماژەیان بەوە کرد مۆندیال کە بڕیار بوو لە هاوینی ڕابردوو بەڕێوە بچێ هاتۆتە زستانەوە کە هاتۆتە زستانەوانێ ئەمان بەپێی تەوقیتەکە لەبەرەوەی لە وەرزی نوێ حسێبی بۆکەن مۆندیال لەسەر باڵۆندۆر حسێبە یعنی ئەمە خۆی هەر پێشتر فرانس فوتبۆڵ وتوێتی ئەمە نییە بڵێ حاڵەتەکە دەگەڕێتەوە بووی نەخێر هەر پێشتر وتوێتی لەو ساتەوەختی کە بنزیما دیاری کرا بۆ بردنەوەی باڵۆندۆر ئاماژەیان بۆ کرد کە لەم تەوقیتە بۆم تەوقیتە باڵۆندۆری ساڵی داهاتوو لەسەر ئەو پێوەرە دیاری دەکرێت بچینە سەر وردەکارەکە تاوانەوە وەڵامی و بارودۆخانە و ئەوی مۆندیالی شمایەوە لێرەدا چوار یاریزانمان هەیە ئەگەر کەسێک دادپەروەرانە بیر بکاتەوانێ هەر یەکێک لەم چوار یاریزانە ببێتە براوەی باڵۆندۆر شانی ڕەخنە لێگرتن نییە و بگرە تایبەتمەندی خۆشیە بۆ نمونە با من لە مباپێەوە دەست پێ بکەم لەگەڵەوەی زۆرینەی دەنگەکان کۆکن لەسەرۆی مێسی براوەی خەڵاتی باڵۆندۆر دەبێت لە بەرامبەر ئەو ئاستە ناوازەی کە لە مۆندیالە پێشکەشی کرد و من دووبارە شێکەمانێ بۆی مۆندیالەوە بەڵێ مێسی شایستەی بردنەوەی باڵۆندۆرە بەڵام من لەگەڵ درێژای ساڵ لەگەڵان بەڵام با ناو بە ناو لەگەڵا بڕین بۆ نمونە کلیان مباپێ وەربگرین کلیان مباپێ لە مۆندیالە ناڵێم لە میسی باشتر بووە بەڵام هاوشێوی میسی دەرکەوت لە ئاستی مێسی شابوو و هێندەی میسی ژێگلاکەرەوە بوو ئەوەی جیاوازەکەی دروست کرد مێسی براوەی نازناوەکە بوو مباپێ براوەی نازناوەکە نەبوو لەبەرەوە
ئەلەم حاڵەتیانە مێسی لە موباپێ شایستەترە بۆ برنەوەی خەڵاتی باڵندۆر. ئەگەر درێژایی وەرزی ئاسی ساڵێ وەربگرین ئەلێرەدا بارودۆخەکە دەچێتەوە لای موباپێ. بارودۆخەکە دەچێتەوە لای موباپێ. بۆیە ئەگەر موباپێش خەڵاتی باڵۆندۆر بەرێتانێ شتێکی زۆر ئاسایە و زۆر دادپەروەرانێ و ئەو پێوەری کە ئەو ڕۆژنامەنووسی دەنگیاوە پێوەری ساڵەکەی لەبەر چاوگرتووە تا مۆندیالەکەش حسێ بۆ کرێت و ئەبەو شێوێ موباپێ هەڵبژاردووە. بچمە سەر ڕۆدریمانەیە. ڕۆدری لە مۆندیالا چی کردووە؟ لە مۆندیالە لە قۆناغی دووەم ماڵەوەیان کردووە. باش ئەی لە مانچستەر سیتی ڕۆڵی چی بووە؟ لە مانچستەر سیتی ڕۆڵێکی یەکلاکەرەوەی هەبووە وەکو گواردیۆلا باسێکە کە کاریگەرترین چەکی تیپەکەی بووە. باشترین یاریزانی چامپیۆنز لیگ بووە، خاوەنی گۆڵی یاری کۆتایی چامپیۆنز لیگ بووە، باشترین یاریزانی نیشن لیگ بووە، پاڵەوانتی نیشن لیگی لەگەڵ ئیسپانیا بردوتەوە، نازناوی تاکو ئێستا 4 نازناوی لەگەڵ سیتیا بەس لەم ساڵدا بردوتەوانێ. کەواتە بە درێژایی ساڵێک ڕۆدری ئەگەر وەریگرین یاریزانێکی نمونەیی بۆ بردنەوەی باڵندۆر. بەڵام بابین خاڵێکی تر لەسەر ڕۆدری حسێ بکەین. ئایا ڕۆدری یاریزانێکی هێندە یەکلاکەرەوەیە کە ئێمە بڵین لە ئاسی میسی و هالاند و موباپێ 100% ئەگەر ڕۆدری نەبووە ئەم شتانە بەدەست ناهاتن؟ یا بۆ نمونە ئەم گۆڵە ناکرا یا بۆ نمونە ئەم پاڵەوانتیە بەدەست ناهاو؟ نا، ئێمە ناتوانین ئەم 100% بین بە ڕۆدری. بەڵام ئەگەر فەڕەنسا شکست بێنێ ئەتوانین موباپێ دیاریکەین وەکو هۆکاری شکست، یعنی وەکوی کە موباپێتیانە بێ بڵین ئەوە هۆکارە سەرێکیەکە بوو. ئەرژەنتین شکستیانە مێسی دیاریکەین. پس بۆ ڕۆدری ناتوانین بەو مطلقە دیاریکەین. بەڵێ کاریگەرە، بەڵێ ناوازەیە، بەڵێ باشترینە، بەڵێ یعنی هەموو مواصفاتانە شمولیەکە. بەڵام وەکو کاریگەریەکە ناتوانێت کاریگەری وەکو هالاند و مێسی و ئەمپاپێ دەرکەوێت. بۆیە دایمە و یاریزانانە بەشخوراون. ڕۆدری وەکو دەستکەوتەکان شایستەی بردنەوەی باڵندۆرە، بەڵام وەکو پێوبدانگە شایستە نییە بە بردنەوەی باڵندۆر. بۆی لە هەردوو حاڵەتەکەی بۆ ڕۆدریش بەم جۆرە. دەچمە سەر هالاند، دوای دەچمە سەر و کەسەی کە پاڵێوراوی یەکەمە بۆ بردنەوەی خەڵاتەکە. ئێرلینگ هالاند. تاوان ئێرلینگ هالاند من لە وتەکەی هاریچینەوە باسیەکەم. هاریچین لە لێدوانێکە ئەڵێ دیارەکە چێ شیاو بۆ بردنەوەی باڵندۆر و دیارە چێ شایستەیە. مەبەستی لە ئێرلینگ هالاندا ئەڵێ هالاند لە تەواوی وەرزی ڕابردوو هەموو شتێکی کرد و شایستەی بردنەوەی خەڵاتەکەی. بۆ نمونە لە چامپیۆنز لیگا گۆڵکەر بۆ، لە پریمەر لیگا گۆڵکەر بۆ، ڕیکۆردیشکانوە، خەڵاتی پێڵاوی ئاڵتونی بردوتەوە. یعنی زۆربەی زۆری خەڵاتەکانی دەستەبەر کردووە، زۆربەی زۆری دەستکەوتەکانی بۆ خۆی بووە، نازناوەکانی لەگەڵ سیتی بردوتەوە، لەگەڵ نەرویجا بەردەوام گۆڵی کردووە. بۆیە من پێم وایە هالاند شایانی بردنەوەی خەڵاتەکەی. ئەمە وتەیەکی یاریچینە. بەڵێ ئەگەر ئێمە وەکو ئاستی وەکو خەڵات وەریگرین، وەکوی کە لە مانچستەر سیتیا بڵین سەریکە، نەک هەموو یارێ بۆ مانچستەر سیتی یەکلاکەرەوە، بەڵام بۆ نمونە بڵین تیپێکە بێتە براوی چامپیۆنز لیگ پێویستی یاریزانێکەیە کە سەر و دەگۆڵی بۆ تۆ مارکە. ئەمە هیچ مەجاڵێکی تیانە. لە ڕابردوو میسی و ڕۆناڵدۆ کام خەڵاتانیان بردوتەوانێ ئەمە و حەقەبین بەهالە هەر بۆ بردویانەتەوە کاوان سەر و 11 گۆڵیان بۆ کردوون. ئەبەم جۆرە تیپەکان بوونەتە پاڵان. هالاندیژە مەرکەی بەجێ ناوە کوەرزی ڕابردوو. کوەرزی ڕابردووە مەرکەی بەجێنەوە. بەڵام ئەوەی کە ڕێگری دەکات لە هالاند چییە؟ ئەوەی کە بەربژێری کاچە. زۆر ئاساییە هالاند ئەمشەو بێتە براوی باڵۆندۆر. زۆر ئاسایە ئەمشەو هالاند بێتە براوی باڵۆندۆر بەرامبەر و دەستکەوتانەیە نایەتی. بەڵام ئەوەی کە ڕێگرێت لە بەرامبەرەوەی کە نائاسایی بێ بۆ هالاند زۆر قورسە توی یاریزانی دیاریکەی تیپەکەی لە مۆندیالە نەبوو بێ لە کاتێکە مۆندیال لە ساڵی دابەشکردنی و کاتی باڵۆندۆر ئاوەڕێوە چوو بێ. ئەمە دەبێتە ڕەخنەیەکی گەورە لەسەر هەم خەڵاتی گۆڤاری فرانسودۆڵ و هەم لەسەر خەڵاتەکە کە بدرێتە هالاند. بۆیە هەر یەکێک لەم پاڵێوراوانە بەشی خۆی خاڵی لاواز و خاڵی بەهێزی هەیە. بۆ هالاندیش هەمانە دۆخێ. دەچمە سەر پاڵێوراوی یەکەم کە ئەگەر هەر سێریکی ڕسمەکان بکەی، یعنی هەر سێریکی ڕسمەکان بکەین. بۆ نمونە کاریگەرترینی ئەم ساڵی موباپێ وەربگرین لە مۆندیالا کاریگەرتر بۆ تا بە درێژایی ساڵەکە، ئەگەرچی بە ساڵەکە ژاستی باش بوو. ڕۆدری
چامپیۆنز لیگ ڕۆڵێکی کاریگەری بۆ باشترین یاریزانی پاڵۆنتێکە بوو تا بە درێسی بە مەدالیای چامپیۆنز لیگ بۆ دۆخۆ. هالاند گشتگیر بووە یاریزانێک بۆ بە درێژایی ساڵەکە بە کۆی گشتی ئاسێکی بەرزیە بوو بە درێسی مانچەستەر. هۆکاری میسی لە فرانس فوتبۆڵە مۆندیالە، کەواتە فرانس فوتبۆڵ پێمان دەڵێ مۆندیال خاڵی سەرەکیە بۆ هەڵبژاردننی براوەی باڵۆن دۆر. و مێسی بەرامبەر واستە ناوازەی لە مۆندیالا پێشکەشی کردووە، پاڵێوراوی یەکەمە بۆ بردنەوەی باڵۆن دۆر و بۆ 8ەم جار لە مێژوویدا دەبێتە براوەی باڵۆن دۆر. مێسی باڵۆن دۆر بەرێتەوانێ وەکوتم شایستەیە لەسەر پێوەری مۆندیال بە هەموو شێوێ. بەڵام خاڵە لاوازەکەی میسیش لە بردنەوەی باڵۆن دۆرە ئەوەیە بە درێژایی ساڵێک هالاندێکی ئازبەرزمانەیە، بە درێژایی ساڵێک مباپیەکمانەیە کە لە ساڵەکەیە باشەوە لە مۆندیالیشە ئاسێکی باش یا شێوەی مێسیە بووە. بەڵام مۆچی تر ئەسە تو بۆ نمونەگەر هەڵبژاردنێ بێتە دەست، یعنی زۆر کەس ئەسە بۆ نمونە من ڕەخنە لەوەگرم مەڵام عاتەف زاڵە بەسەریا ئەیرێ بەسەرە. کاکە یعنی تۆ هەر بۆ نمونە ئێستا ئێمە ئاوا سیرکەین بە جۆرێک لە جۆرەکان. شیاوی ئەم خەڵاتە، جوانی ئەم خەڵاتە بۆ گۆڤاری فرانس فوتبۆڵ. بیا بە هالاند یا بیا بە ڕۆدری یا بیا بە مباپێ یا بیا بە مێسی کاردانەوەی زیاترە بێت، یا بیا بە مێسی قورسایی زیاترە بێت. ینی من دایمەوە وتۆ بۆ میسی و ڕۆناڵدۆ کە ئەکرێت ئەوەیە کە مارکێتینن مارکێتین. ئەم خەڵاتە بدرێتە مێسی، خەڵاتە بە شێوێکی تر باسەکرێت. ئەم خەڵاتە بدرێتە مێسی بە شێوێکی دیکە ئاهەنگی بۆ جێڕە. ئەم خەڵاتە بدرێتە مێسی بە شێوێکی تر کاردانەوەی لەسەر جیانە بێت. ئەگەر نەدرێتە مێسی هەموو ئەوانی تر پێچەوانە بنە و زۆر بەخراپی، زۆر بەخراپی. بۆیە زۆر ئاساییە و زۆر شایستەیە کە مێسی ئەمشەو بێتە براوەی خەڵاتەکە. و لەگەڵەوەی من پێم وایە یاریزانەی تریش بەشێک لە توانای ئەوەیان تیا کە شایستەییان تیا بێ بۆ بردنەوەی خەڵاتەکە. بەڵام تایبەتمەندی و زیاتریەکەی لە لای خودی لیۆنێل مێسیە، وەکو باسیشم کرد جارێک ترەمەوە وەڵامیەوە بەمەوانێک کە بەشێک لاوڕیان باس لەوەکەن بۆ مۆندیال 2002 2014 2018 بەم جۆرە نەبوو براوی مۆندیالەکە ڕۆڵی نەبووە. هۆکارەکەی ئەو دابەشکردنی ئەو کەسە بوو کە هەڵبژاردنیە کرد بۆ دیاریکردنی باشترینەکان کە بە ڕێژەی 125 دابەشەکرا. جاوەڕێزێکیش لە کۆمنتا بۆ نووسی بووم ئەیوو 7 ساڵە ئەم شێوازە گۆڕاوە. نەوەڵ ئازیزی دڵم ئەم خەڵاتی باڵۆن دۆر ئەم شێوازە دەنگانە نوێیە 2 ساڵت گۆڕاوە، بە تایبەتی ئەم ساڵ بە تەواوەتی یەکلا کراوەتانێ لەوەی ئەم 100 ڕۆژنامە نووسە دەنگ دەدەن و هیچ کەسێکی تر مافی دیاریکردنیایە. وەکو دەنگانەکانیش لای خۆتان نەموتان ئاشکرایە کە دەنگانەکان 2 خاڵ و 4 خاڵ و 3 خاڵ و یاخود 6 خاڵ 4 خاڵ 3 خاڵ 2 خاڵ و 1 خاڵ دابش دەبێەوە هەر بۆ هەیە لەو سی یاریزانەی پێشوی، چونکە ئێستا کەم نەکراوەتەوە ڕێژەکە بڵین کەم کراوەتەوە بۆم سیاریزان، بەڵکو لەو سی یاریزانە تۆ 5 بەربژێری خۆ دیارەکەی لەوەی کە کامیان دەبنە براوەی خەڵاتەکە و کامیان دەبنە براوە. بە یوایەوەی مەراسیمەکە بە تایبەتمەندی کۆتایی دێت و بۆ ئەوەی کە نەیاری میسیشە تۆ بیانومەیە نەراوانێ بۆ حەکەم کە شکستێنی بابەتەکان خۆشەویستی بەرامبەرەکە و لە یادمەکە. ئەم شەو کە مێسی براوەی خەڵاتەکە بوو لە هاوڕێکە و پیرۆزبایی بکە لەبەری ئەو دڵی بەوە خۆشە کە مێسی دەبێتە براوەی خەڵاتەکە، تۆش پیرۆزبایی لێ بکە بە فێری گیانی وەرزشی بین، فێری ئەوە بین کە ئەوەندە لە دەستکەوتەکان و لە خۆشیەکانی یەکتری کەم نەکەینەوە، هاوبەشی خۆشیەکانی بکەین. من لێرەوە بە هاندەرانی مێسیڵم و کووتومەوە چەند جار بۆ چوونی خۆمتۆ ئەگەر ئەم شەو مێسی براوەی خەڵاتەکە بوو لە ناخی دڵمەوە من پیرۆزبایی لە تاک بە تاکتانەکەم بۆی کە سبەینێش هاندەری شوێنێکی لە شتێکی تر بێتەوە تۆش فێربی لەوە پیرۆزبایی لەو کەسە بکەیت. شیکاری وەرشی لێرا بە کۆتا دێنم خواتان لەگەڵ.